خزمەتێکی نمونەیی بۆ ئێستا و دەیان ساڵی داهاتووی کوردستان. هەر کاتێک خەڵک و خاک دەبنە گرنگترین و سەرەکیترین بابەتی کار و چالاکی حکوومەتەکان، بایەخدان بە خزمەتگوزاریە بێوێنەکان زیاتر دەبن و ڕەنگی ئاوەدانی تۆختر دەبێتەوە. سیمای نیشتمان ڕازاوەتر و ئارامی کۆمەڵگە دەگرێتەوە. ئەمە لەوانەیە بتوانێت پێناسەیەکی بچووک بەڵام کاریگەر بێت بۆ ئەو خزمەتانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەمدا ئەنجامی داون. کە یەک لەو خزمەتانە دروستکردنی چەندین بەندا و پۆند بوون و گلدانەوەی ئاو و نەهێشتنی کەم ئاوی و ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و بەهێزکردنی ژێرخانی ئاو لە هەرێمی کوردستاندا. نۆ بەنجاو بە نوێترین و باشترین شێوازی سەردەمیانە لە ناوچە جیاجیەکانی کوردستاندا ئامادە و دروست کراون. دوژمەی تەرخانکراو بۆ ئەو بەنجاوانە 265.7 میلیارد دینار بووە کە تێکڕا توانای گلدانەوەی زیاتر لە 252.8 میلیۆن مەتری سێجا ئاویان هەیە. بابەتەکە خۆنیشاندان و خۆهەڵکێشان نییە، بەڵکو هەموو ئەمانە و زۆر زیاتر لەمەش لە پێناو ئاوەدانی کوردستان بەردەوامی ژیان و گەشانەوەی زیاتری نیشتمان بووە. بەنداوەکانی دوین، گۆمەسپان، دێوانە، بەستۆرە، خنس، عاقوبان، تورەجار، شەوگێڕ و چەمرگە ئەو بەنداوانن کە بۆ ئاوەدانی کوردستان دروست کراون و بەشێکن لەو پرۆژە گەورانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کابینەی نوێیەمدا خراونەتە بواری جێبەجێکردنەوە. گەیاندنی ئاوی خێرا و دروستکردنی پۆندەکانی ئاو و چاکسازی لە خزمەتگوزاری ئاودا بە گرنگترینی پرۆژەکانی حکوومەت بۆ خزمەتگوزاری زیاتری هاوڵاتیان دێتە ئەژمار.